لە هەر شوەیەک بینەرمانن سڵاوتان لەبێت درێژەی هەواڵەکان پێشکەش دەکەین لە سەرەتاش دەستەر بێت. سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆکۆماری ئێران لە کۆبوونەوەدایە. ژمارەیەک لەو کەسانەی لە سنووری ئیدارەی سۆران بە مۆبایل هەڕەشیان لە خەڵک کردووە دەستگیر کراون. وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێم ڕایگەیاند پرۆژەی دڵنیایی بۆ پاراستنی ماڵ و سامانی هاوڵاتیانە. دووبارە سڵاو. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بە بانگهێشتی فەرمی لە تارانە و با کۆبوونەوە لەگەڵ ئیبراهیم ڕەیسی سەرۆکۆماری ئێران دەستی با کۆبوونەوەکانی کرد. سەنگەر عەبدوڕەحمان نێردراوی ڕوودا و ڕایگەیاندووە لەگەڵ کۆبوونەوە لەگەڵ ڕەیسی نێچیروان بارزانی لەگەڵ عەلی خامنەیی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران و دوای ئەویش لەگەڵ وەزیری دەرەوەی ئەو وڵاتە کۆبوونەوەی دەبێت. دوای ئەوەی بنکەی تەندروستی گوندی گەرەوانی خوارو لە دۆڵیا کۆیانی قەزای ڕواندز لەلایەن بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی سۆران سەر لە نوێ دروستکرایەوە کارەکانی تەواوبوونە و لەو هەفتەیە بە فەرمی دەکرێتەوە. دکتۆر کامەران مەلا محەممەد شێروانی بەڕێوەبەری گشتی تەندروستی سۆران بازاری کرمانجی ڕاگەیاند دوای ئەوەی وەک بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سۆران دەستمان کرد بە سەر لە نوێ دروستکردنەوەی بنکەی تەندروستی گەرەوانی خوارو لە سنووری قەزای ڕواندز لە ئێستادا کارەکانی تەواو بە و تەواوی پێداویستیەکانی بۆ دابین کراوە. بەڕێوەبەری گشتی تەندروستی سۆران ئاماژەی بۆش کردووە لەم هەفتەیە بنکەی تەندروستی گوندی گەرەوان بە فەرمی دەکرێتەوە و دەکەوێتە خزمەتی هاوڵاتیان. ڕۆژی 26 دەی 2023 لە مەراسیمێکدا بەردی بناغی بنکەی تەندروستی گەرەوان دانرا بە گوژمەی 97,575,000 دینار لەسەر بودجێ وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان. بەرپرسی فەرمانگەی ئاوی بارزان دەڵێت پرۆژەی ئاوی بارزان ئێستا لە قۆناغی جێبەجێکردندایە و 187 کارەکانی تەواو بووە و لە مانگی 10 کۆتایی بە پرۆژەکە دێت و ئاوی خواردنەوە بۆ هاوڵاتیان دابین دەکات. ئەندازیار زیاب میقداد بەرپرسی فەرمانگەی ئاوی بارزان بە زاری کرمانجی گوت پرۆژەکە ئێستا لە قۆناغی جێبەجێکردندایە و 187 کارەکانی تەواو بووە و دوای تەواوبوونی کە بڕیارە مانگی دەی ئەمساڵ تەواو بێت لە هەر کاتژمێرێکدا 1200 مەتر سێجا ئاوی خواردنەوە بۆ زیاتر لە 31,000 دانیشتووی سنوورەکە دابین دەکات. بەرپرسی فەرمانگەی ئاوی بارزان گوتیشی سوپاسی هەوڵ و ماندووبوونی مەلا مستەفا بارزانی دەکەین بۆ خەمخۆری جەنابیان بۆ تەواوکردنی پرۆژەکە با تەواوبوونی ئەم پرۆژەیە گەشەی ئابووری و خۆشگوزەرانی خەڵکی ناوچەکە بەرەو پێشچوونێکی باش بەخۆیەوە دەبینێت. بەڕێوەبەراتی پۆلیسی سۆران ڕایگەیاند لەم ساڵدا چەندین حاڵەتی تۆمارکردنی سکاڵا هەبووە لە سەرخراپ بەکارهێنانی مۆبایل. مقەدەم شەماڵ دێواری گوتەبێژی بەڕێوەبەراتی پۆلیسی سۆران بازاری کرمانجی ڕاگەیاند لە ماوەی 4 مانگی ڕابردوو 26 حاڵەتی تۆمارکردنی سکاڵا هەبووە لە سەرخراپ بەکارهێنانی مۆبایل و ئینتەرنێت و هەڕەشەی بڵاوکردنەوەی وێنە. ئاشکرای دەکات زۆرینەی ئەوانەی سکاڵیان لەسەر بووە دەستگیر کراون و ڕادەستی دادگا کراون و ئەوانی تریش لێکۆڵینەوە بە دوواداچوون لە دۆسیەکانیان بەردەوامە. گوتەبێژی بەڕێوەبەراتی پۆلیسی سۆران دەشڵێت بە پێی یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی و سۆشیال میدیا هەڵس و کەوت لاگەڵ تۆمەتباران دەکرێت. وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکەمین کۆنفرانسی کەرتی دڵنیایی وەزارەتی دارایی و ئابووری ڕایگەیاند پرۆژەی دڵنیایی پرۆژەیەکی تری حکوومەتی هەرێمی کوردستانە با هاوبەشی کەرتی تایبەت بۆ پاراستنی ماڵ و سامانی هاوڵاتیان. دوێنێ یەکشەممە ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی یەکەمین کۆنفرانسی کەرتی دڵنیایی وەزارەتی دارایی و ئابووری کوردستان ڕایگەیاند کەرتی دڵنیایی خزمەت بە هاوڵاتیان دەکات تا سەر و ماڵیان پارێزراو بێت. ئەو پرۆژەیە ڕێکخستنێکی تری داراییە لە نێوان حکوومەت و هاوڵاتیان لە ڕێگەی کەرتی تایبەتەوە. دەشڵێت کەرتی دڵنیایی پێویستی بە بژانەوەی کەرتی بانکی هەیە چونکە یەکێکە لەو سێکتەرەکانی کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی زۆر بە گرنگی کاری لەسەر دەکات. وەزیری ناوخۆ ئاماژەی بۆش کرد پرۆژەی هەژماری من یەکێکە لە بەرنامە و پرۆژە هەرە پێشکەوتوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە پەرە بە خزمەتگوزاریەکانی بانکی لە هەرێمی کوردستان دەدات.
لە دوا هەواڵ سەرۆکی ئەنجومەنی ئالوگۆڕی دراو لە قەزای ناوەندی سۆران بازاری کرمانجی ڕاگەیاند. ئەمڕۆ دووشەممە لەگەڵکردنەوەی بازاڕی ئالوگۆڕی دراو نرخی دینار بەرامبەر بە دۆلار ڕووی لە دابەزین کردووە. بەشێک لە دراوەکانی دیکەش گۆڕانکاریان بەستەداهاتووە و ئەمڕۆ 100 دۆلار بەرامبەر بە 145,300 دینار مامەلەی پێوەکراوە. حاجی محیدین سەرۆکی ئەنجومەنی ئالوگۆڕی دراو لە قەزای ناوەندی سۆران ئاماژەی بەوەش کردووە بەرزی و نزمی دۆلار کاریگەری کردوتە سەر بازاڕ و هەریەک لە تومەنی ئێرانی دۆلار بەردەوامن لە گۆڕانکاری ڕۆژانە بەرزی و نزمی تۆمار دەکەن و سەرجەم دراوەکانی دیکەش بەهۆی ئەم گرژیانەی دوایی گۆڕانکاریان بەسەردەهات. هەواڵەکانمان پێشکەشکردن خواتان لەگەڵ.